بەهۆی کەمی کارمەند و زۆربوونی حاڵەتەکانی نەخۆشی هەوکردنی مێشک، نەخۆشخانەی منداڵانی سلێمانی هاواری لێ هەڵساوە. بەڕێوەبەری نەخۆشخانەکە لە درەنگانێکی شەو ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوتەوە و داوای کرد بەپەلە بچن بەدەمیانەوە، چونکە شوێنیان نەماوە و بە دوو پەرستارەوە ئەرکی چاودێری 55 نەخۆشیان لە ئاسۆدایە. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت ئەنجومەنی وەزیران کارمەندیان بۆ دانامەزرێنێت. ئێمەش گرفتی کەمی کارمەندمان هەیە و کەسمان بۆ دانامەزرێنرێت. هەموو ئاوتبرێکێک یا بڵاوبوونەوەی نەخۆشیەک پێویستی بە توانای زیاتر هەیە. ئەو توانایانەوە تا تۆ بێت لە نەخۆشخانەکانی کەوە کارمەندی بۆ بێنی یا بە شێوەیەکی کاتی کارمەندی بۆ دامەزرێن. ئێمە خۆمان نەخۆشخانەکانی کەمان نەخسیان هەیە، لەبەرەوە ناتوانین بڕێکەینەوە وەکو کاتی کۆڕۆنا. لەبەرەوە حکوومەت پێویستە بە زووترین کات ئاور لەو بابەتە باتەوە، بەڵام بەداخەوە یعنی گرفتەکانی تەندروستی، داواکاریەکانی تەندروستی ئێمە پێشتری ژوتومانە بە پێی پێویست لە ئەنجومەنی وەزیران بە هەند وەرناگیرێت. پێیام هەوڵیدا کێشەکە لە ڕێگەی وەزیری تەندروستیەوە چارەسەر بکرێت، بەڵام ئەویش هیچ بەڵێنێکی نەدا بۆ چارەسەرکردنی گرفتەکە. نەخۆشخانەی منداڵان بەڕێزت باز دەکەی کە ئێستا لە کاتی بوونی حالاتی هەوکردنی مێشکە ئێمە تەقسیری ناکەین و لە پێشینەی ئەولەویەتی کارەکانماندان ئێمە بەڵێنێکمان داوە و ڕەزامەندیەکمان هەیە بۆ دامەزراندنی ژمارەیەک لەو کارمەندە پێویستانە بۆ شوێنان تاوەکو دەست بەکار بن. ماوەی زیاتر لە 2 مانگە پەتای هەوکردنی مێشک لە نێو منداڵان لە سلێمانی و هەڵەبجە بڵاو بووەتەوە. تا ئێستا حکوومەت هیچ بودجەیەکی بۆ نەخۆشیەکە تەرخان نەکردووە سەرڕای زۆربوونی حاڵەتەکان. ئێستا زیاتر لە 4000 دەرچووی دانەمەزراوی خۆبەخشیش ئامادەن کە لە نەخۆشخانەکان کار بکەن، بەڵام ڕێگەیان پێنادرێت لە هەمان کاتیشدا کەس دانامەزرێنرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.